ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز لە ئەڵلقەی شینوی پانۆراما بە ئێوەی بەڕێز گەیشتینەوە تەوەری ئەم شەومان بۆ قسە و باسکردنە لەسەر ڕۆڵی فراکسیۆنی یەکێتی لە پرۆسەی سیاسی عێراقدا. لە ماوەی ڕابردوودا فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداوە کۆمەڵێک دیدار و چاوپێکەوتن و کۆمەڵێک کار و چالاشی دەست پێکرد کە لەگەڵ زۆرێک لە لایەنەکان لەوێ کۆبوونەوە دانیشتنی کرد. دواتر لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە کۆمەڵێک دیدار و سەردان و چاوپێکەوتنیان ئەنجامدا. دیارە لەم دیدار و چاوپێکەوتنانەدا کۆمەڵێک ئامانجی دیاریکراو هەبووە کە ڕۆڵی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانی تێدا بەرجەستە کراوە و ئەوەی کە ویستراوە ینی گوێگرتن بۆ لەدا و داخوازیە و لایەنانەی کە سەردانیان کردوون. دوجاریش فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی هەمیشە خۆی بە خەمخۆری سەرجەم کێشە و داوەڕەوەکانی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان بینیوە بەبێ جیاوازی بۆ خوێندنەوەی لایەنەکان و دوجاری ژیانی ئەوەی کە لێسادا فراکسیۆنی یەکێتی لە هەوڵدایە بووی و دەیەوێت بە تەواوەتی لە نێوان بەغدا و هەرێمی کوردستاندا چارەسەر بێت ئەویش کێشەی موچە و بودجە و ئەو کێشاڵپە سێردراوانی کە لە ڕابردوو لە ئێستاشدا لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەیە. ئێمە بشەو گفتوگۆکەین لەسەر ڕۆڵی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق لە هەم پرۆسەی سیاسی هەم لێک نزیکردنەوەی بەغدا و هەرێمی کوردستان هەم لە هەرێمی کوردستانیش ڕۆڵی چییە لە نێو لایەنە سیاسیەکان حکوومەت پەرلەمانی کوردستان. ئەم شەو میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم لە ستۆدیۆ دکتۆر تا حەمەدەمین ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی بەخێر بێت. دکتۆر سپاس دەکەین. هەروەها لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر کاک محمود خۆشناو چاودێری سیاسیمان لەگەڵە. کاک محمود جەنابیشتان بەخێر من سپاسانەکەین کە هەمیشە لەگەڵمانن لە بەرنامی پانۆراما. سەرەتا دکتۆر تاگە لە جەنابتەوە دەست پێ بکەم ئەوەیەکی زۆری شە دیار نیت سپاس دەکەین کە ئەم دیداری ئێمە قبوڵ کرد و بانگێشتەکەت قبوڵ کرد. فراکسیۆنی یەکێتی هەمیشە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە ڕابردوو لە ئێستا لە بەغدا و لە هەرێمی کوردستانیش. لە بەغدا هەمیشە ینی شەڕی گەوری کردووە بۆ بەدەستهێنانی مافەکانی هەرێمی کوردستان و لێ نزیکردنەوەی هەرێم و بەغدا. لێسادا ئێوە کۆمەڵێک جنگ و جوڵتان هەیە و کۆمەڵێک چالاشیتان هەیە بەگشتی ئەگەر قسە و باسێ بکەی لەوبارەی و سپاس دەکەم. زۆر سپاسانەکەم فرسەتێکی زۆر باشە کە ئێمە بتوانین ڕوویای یەکێتی و فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە پەرلەمانی عێراق و هەم لە هەرێمی کوردستان شی بکەینەوە بخەینە ڕوو بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان. خۆتان نەزانێت ئێستا لە کۆمەڵێک ئەزمەی زۆر قوڵ هەیە لە ناو عێراقا و بەتایبەت لە هەرێمیشە ئەزمەکان ڕەنگە کەس لێی بە دوور نییە یا بڵێن لێی بێخەبەر نییە. ئەزمەی اقتصادیەگری ئەزمەی تەندروستیەگری ئەزمەی سیاسیەگری لە عێراقا منتیقەکە بە عام هەمووی لە گێژاوێکی سیاسی زۆر قوڵایە. ما بڵێن عێراق وەکو خۆی بە هەمان شێوە ئێرانە تورکیایە تەداخلاتی تورکیای لە هەرێمی کوردستانە لە سووریا لە لیبیا ڕۆڵی هاوپەیمانان لە منتیقەکە چی ئەمانە کۆمەڵێک مەسەلەن بەڕاستی هەمووی بۆتە جێگای مشت و مڕ و باس و هەروەها بیرکردنەوە و هەروەها کۆمەڵێک بەرنامە کە زەڕوڕەکە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پەیڕەوی بکات و کە هیچ ئێمە بتوانین هەم لە وەزعەکە بە تەواوەتی تێبگەین و هەمیش نیاز و با بڵێن ڕوئیای یەکێتی نیشتیمانی کوردستان لەو مەسەلەیە بخەینە ڕوو هەم بۆ کۆمەڵانی خەڵک و هەم بۆ هەموو لایەنەکانی عێراقی و ئیقلیمی و دەولیش بە هەمان شێوە. فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە بیدایەتەوە ینی ئێمە ینی خەمی گەورەمان ئەوە بوو کە ئێمە بتوانین پێش هەموو شتێک ئەو کێشمەی کە لە نێوان هەرێمی کوردستان و یا بڵێن ئەو کێشانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقا پێشتر هەبوو بەهۆی ڕیفراندۆمەوە کە دروست بوو بەڕاستی ئێمە محاولەکەین ئەمانە ئەو بێسیقەی و بێمتمانەیە وردە وردە بڕەوێنینەوە. ڕەوانەوەی ئەو مەسەلەیە هەر ئەوە نییە کە ئێمە وجود و پایی خۆمان لە عێراقەیە بڵێن لە بەغایە دەربخەین بەڵکو پێویستە کات بۆی کە ئێمە وردە وردە علاقات و پەیوەندیەکانمان بەقوتکەین بەرنامەی خۆمان بخەینە ڕوو هەداف و ئامانجی نزیک مەودا و دوور مەودا بۆ دۆستەکانمان بخەینە ڕوو و نیەتی ئێمە لە پێکەوە ژیان لە عێراقا چییە؟ ئایا ئێمە ئەمێنینەوە ئایا نیەتی ترمان هەیە؟ ئەمانە هەمووی کۆمەڵێک پرز بوون کە زەڕوور بوو بەڕاستی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵی بووە زەرباری هەموو ئەم مەسەلانەش ئێمە کۆمەڵێک مستحقاتمان هەبوو هەر لە ڕێئاسەتی جمهوری بگرە کۆمەڵێک لە پۆستەکانی تر بگرە کە لە عێراقا هەبوو هەمووی ئەمانە مستحقاتی یەکێتی نیشتیمانی کوردیش بووە لە بەغدایا کە ئەمانە زەڕوور بوو لە ڕێگایەوە ئێمە زیاتر بتوانین مشارەکەی سیاسی بکەین لە عێراق هەم لە بەغدایە و هەم لەگەڵ لایەنەکانی تریشە بۆی بگەینە تەفاهومێک چونکە ئەگەر ئێمە دیقەی بین هەواڵ مەمجلال بە ڕەحمەت بێ بەڕاستی ئەمانە هەمووی لە دوای 2023 ئەمانەی هەمووی داڕژ وەکو
بناغەکەی دانا زەڕورەکە ئێمە وردەوردەکەشەی زیاتر پێ بین بە تایبەتی دوای ئەو هەموو کێشانەی کە ڕوویە لە نێوان عێراق و لە نێوان هەرێمی کوردستانە. بەڵێ ئەمە بەنسبەت مەودای عێراقیە با بڵێن ئەوەی کە لە چوارچێوەی عێراقا هەیە لە چوارچێوەی هەرێمی کوردستانیشە دوورتان نزیک ئێمە هەوڵمان ناوە ینی تا ئەم فتری تا دوێن و پێری شار فراکسیۆنی خۆمان لە هەورێرە لەگەڵ هەم حکومەتی هەرێم و هەم لەگەڵ پەرلەمانی کوردستانیشە با بڵێن هەماهەنگ بوو و هەروەها کۆبوون و دانووسانیان زۆر کرد و لەژێ ڕۆشنایی هەموو ئەو کێشانەی کە لە هەموو بوارەکانە هەیە کە هەیە بڵێن هاوپەیوەستە بە بەغدا ئێمە بتوانین وەکو پردێکی پەیوەندی بیگەێنینە وەزارەتەکانی ترکە لە ناو حکومەتی هەرێمی کوردستانەوە و هەروەها هەمانگی و ڕوئیای ئێمەش لەگەڵ فراکسیۆنی خۆمان لەگەڵ لە پەرلەمانی کوردستانە بە هەمان شێوە بخەینە ڕوو ئەمانە لەسەر ئاسی پەیوەندی و هەڵبەت ئەگەر بینە سەر ئەوەی ئایا دەستکەوتەکانمان چی بووە بەڕاستی ئێمە ئەگەر دقت بێمە لە 2009ەوە هەوڵێکی زۆرمان ناکە لەسەر و هەموو ئەوانەوە کە ئێمە خەمی گەورەمان ئەوە بوو کە وردەوردا باری ئابووری کۆمەڵانی خەڵکی خۆمان وردەوردە چارەسەر بکەین کە ئەمە شتێکی زۆر کەمنەوە بە هەماهەنگی لەگەڵ هەموو لایەنە کوردستانەکانی تر و عێراقیەکانی ئەوانەی کە دۆستمانن لە ناو پەرلەمانی عێراقا لەگەڵ ئەوەشە ئێمە هەموو کاتێک لە هەم لە مقابلەکانیشمانەوە هەم لەوەی کە با بڵێن لێپرساوانی هەرێمان کە ئەگەر بینی بێت لە ئاسە باڵەکانی یا لە ئاسە نزمەکان ئێمە هەوڵمان ناوە کە با بڵێن ئەو مەسجەی کە لە بەغا هەیە یاخود ئەو ڕوئیایی کە لە ناو هێز عێراقیەکان هەیە بیگەێنی بە هەرێمی کوردستان بە تایبەت لەو مەلەفانەی کە زۆر هەستیارن لە مەلەفی نەوتەوە بگرە هەتاکو مەلەفی بودجە و بابەتەکانی تر بگرە محاولەکەی کە پیان بڵێن ضرورە کە هەرێمی کوردستان هەنگاو بنێت وی ئەم کێشانە چارەسەر بکە و کۆمەڵانی خەڵک نەبێتە قوربانی و محاولەشکەین لە هەموو ئاسەکانی ترە با بڵێن هەم لە ئەسەر ئاسی حیزبی و هەم لەسەر ئاسی حکومەت و حکومەتەکانیش با بڵێن حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان ئەو هەماهەنگی و پەیوەندیش دروستکەین. زۆر باشە دێم و خزمەت جەنابەت بۆ دەستکەوتەکان بۆ لێک نزیکردنەوەنە بۆ ڕۆڵی ئێوە لە ینی نزیکردنەوەی بە تایبەتی لایەنەکانی هەرێمی کوردستان قسەی زیاترەکەین لەوبارەوە بەڵام ئێستا دەچمە لای کاک مەحموود خۆشنا و چاودێری سیاسی کاک مەحموود ئەم کاتت باش دووبارە ینی لە ئێستادا ئەوەی کە هەیە لەسەر ساحەی هەم عێراق هەم هەرێمی کوردستان کە دەگوزارێت پێویستی بەوەیە کە ینی هەندێک لایەن و هەندێک فراکسیۆن و بەدیاری کراوی هەندێک ئەشخاصی سیاسی و هەندێک پەرلەمانتار هەم لەسەر ئاستی عێراق هەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەندێک جار جموجۆڵێکی دیبلۆماسی یاخود سیاسی نەرمویان دەست پێ بکەن بۆی کە ئەو کێشانەی کە هەیە بڕۆیێتەوە یاخود ئەو دەستکەوتانی بۆ نمونەگەری هەرێم بێت بپارێزرێ ئەگەر پەیوەندی بێ لەگەڵ بەغدا دروست کرێتەوە بە شێوەیەکی باشتر بەگشتی وەکو چاودێرێکی سیاسی ئەم ڕۆڵە چۆنە بینی لە ئێستادا بۆ فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا کە هەمیشە وەکو دکتۆر تا ئاماژەی پێدا ینی دایانەوێت ڕۆڵێکی ئەرێنی باش بجێڕن هەم لە بەغدا هەم لە هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی و کێشانی کە دێتە گۆڕێ فەرموو. زۆر سپاس بە میوانەکەت و بینەرانی خۆشەویستی کورسات. بارودۆخی سیاسی عێراق بە تایبەت لە دوای هەڵبژاردننی 2010 و ئەو هێزولانە سیاسی گەورانەی کە لە عێراق بچووک بوونەوە لە هەڵبژاردن نەیانتوانی بگەنە ئەو ئاستەی کە ڕابەرایەتی بەشێکی لە پێکاتەکانی عێراق بکەن دوجار لە هەمان کاتە ناو سونەکانیش لە دوای ئازادکردنی ناوچەکانی عێراقەوە و ئەو ڕنگدانەوەی ئەو ناکۆکە سیاسی مێژوویەی کە لە نێوان پێکاتە سیاسەکانی عێراقدا و لە حتا لە پێکاتە مەزهەبیەکانی عێراقەوەش ئەو ململانە شارەوەی کە هەیە ڕنگدانەوەی هەبوو لەسەر سیاسەتی گشتی عێراق ئەو ڕنگدانەوەی پێمان وایە لەگەڵ کۆمەڵێک فاکتەری ناوخۆیی و دەرەچی هەتا دەست لە کارکەشانەوەی عادل عەبدولمەهدی و دروستکردنی حکوومەتی نوێی عێراقەوە لەوێ دەست پێ دەکەم لە حکوومەتەکەی مستەفا کاظمیەوە ئەرک و بەرپرسیارەتی فراکسیۆنی کوردستانەکان لە عێراق زیادی کردووە ئەرکەکە بە تایبەت لە دوای دەرهاوێشتەکانی ڕیفراندۆمی 2017 ئەو ئەرکە و نمونی متمانە لە بینی هێزولانە سیاسیەکان و تەنانەت جێبەجێ نەکردنی ڕێکەوتنەکانی نێوان هەرێم و بەغداش هەمان شێوە متمانی لە نێوان هێزە سیاسیەکانی عێراق ئەوانەی کە بڕیار بەدەستن لە حکوومەتی اتحادی و شێوەی مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان گەشتە ئاستی ئەوەی کە متمانە لە نێوانە زۆر لاواز بێ بۆیە لێرەوە ئەرک و بەرپرسیارەتی فراکسیۆنە کوردستانەکان لە پەرلەمانی عێراق زیادی کردووە لە نیوانیش بۆ باسی فراکسیۆنی یەکێتی ئەەکەین فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق بوعدێکی مێژوویی هەیە کە ڕەک دەگەڕێتەوە بۆ ڕابەراتی جەنابی مامجەلال لە هەمان کاتیش یەکێتی پەیوەندیی باشی لەگەڵ هێزولانە سیاسی عێراقیەکان هەیە چ سوننەبی چ شیعەوی ئەو ڕێککەوتنە ینی ئەو پەیوەندیە باشەی یەکێتی نیشتیمانی کوردستان
ڕنگدانەوەی دەبی لەسەر شێوەی مامەڵەکردنی فراکسیۆن یەکێتی لەگەڵ هێزولانە سیاسەکانی نانوێنجمەی نوێنەر عێراق بۆ دروستکردنی متمانەیەکی باش لە نێوان حکوومەت هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادیە بۆ یاد جێبەجێکردنی ڕێککەوتەکان بۆ دروستکردنی یانی بۆ ئەنجامدانی ڕێککەوتێکی تازە بۆیە ئەو ئەرک و بەرپرسیارەتە زۆر گەورەیە بەڵام لەوەی گرنگتر ڕێککەوتنی هێزولانە سیاسی کوردستانیەکانە یەکدەنجی هێزولانە سیاسی کوردستان لە حکوومەتی عێراق ئەرک و بەرپرسیارەتی نیوانی کوردستان ئاسانتر دەکات بۆ ئەوی بگان بە ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی اتحادیان ئەو بەستەڵەکەی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی هەیە نەمێنێ و بتوانن ئەو قەیرانە قوڵانەی کە توش ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆ تۆ لە قەیرانی ئابوور قەیرانی کێشەکانی پەیوەست بە بارودۆخی سیاسی ناوچەکە لە نێوە ئەرچی ئەو فراکسیۆنە ئاسانتر دەبێت و دەتوانن بە کاغەزەشی نیشتیمانی ئەو کارانە جێبەجێکەن لە بەغدا بۆیە یەکمانی کوردستان لە ماوەی ڕابردووە من پێم وایە لە ڕێگەی فراکسیۆنەکەی لە بەغداوە ئەوە ئاماژەکان وەمان پێ دەڵێن کە توانیتیان لە ماوەی ڕابردوو ئەو دەورە میانڕەوە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا بجێڕن تەنانەت لە کاتی دروستبوونی تەنگەژەی زۆر گەورە ئەرچی یەکمانی کوردستان ئەوە بۆ لە بەغدا کە نەهێڵی لەکترازان لە بینی هەرێمی کوردستان و بەغدا دروست بگاتە ئاستی ئەوەی کە بە هیچ شێوەیەک ماوەڵ نەکرد تەنانەت کوردستان هەوڵی ئەوە دا و لەگەڵ کۆمەڵی کارکتەر لە بەغدا کە پردی پەیوەندی نوێ دروستکەنەوە لە پاش وەکو باسم کە دەرهاوێشتەکانی ڕیفراندۆمەوە بۆیە من پێم وایە ئێمە لەو باردۆخە سیاسی ناسەقامگیریی عێراق لەو باردۆخە ناسەقامگیریی ناوچەکە ئەو فشارانەی کە دەخرێتە سەر هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری لە ڕووی دارایی ئەو سیاستەی هەرێمی کوردستان کە پێمان وایە لە ماوەی ڕابردوو بەشێکی سیاسی کە پێویستن بە باردۆخی ئابووری زۆر دروست نەبوون ئەرکی یەکێتمانی فراکسیۆنی یەکێتمانی کوردستان و فراکسیۆنە کوردستانەکان زیاد دەکەن لە نێوانیشیان بۆیە باسی فراکسیۆنی یەکێتی دەکەم کە ئەو ئەرکەکەی بەوە زیاد دەکە ئەرکەکەی بەوەی قورستر دەکە کە پەیوەندێکی باشی لەگەڵیانە سیاسەکان هەیە بۆیە پێویستە هەم لە ڕووی نەتەوەی هەم لە ڕووی نیشتیمانیەوە هەوڵەکانی سەرترکەنەوە هەوڵەکانیان زیاتر بکەن بۆ ئەوەی ئەو باردۆخە سیاسی ئابووری ئەوانش کلیلی چارەسەری ئەو بارودۆخانن یعنی پێویستە فراکسیۆنی یەکێتیمانیەوە لەوە بگا و کاکتۆریش لە ئستۆدیۆ لەوە باش بزانین کە ئەوان تەنانەت دەتوانن ئەو بەستەڵەکە لە هەرێمی کوردستان لە نێوان لایەنە سیاسیەکان هەرێمی کوردستان کە پێم وایە لە ماوەی ڕابردووی یەکێتیمانی کوردستان جوڵەکی باشی سیاسی لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کرد بەو ئاراستەیە کە کۆدینجێکی نیشتیمانی دروستکە لە هەرێمی کوردستان کە ڕنگدانەوەی لەسەر باردۆخی کورد هەبی لە عێراق ئەوە ئەرچی ئەو فراکسیۆنانە لە نێوان فراکسیۆنێکی کەمتر و ئاسانتر دەکە بەڵام بە پێچەوانەوە ئەمن پێم وایە ئەرکێوان قورستر دەبێ و ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامدانەوەی باشی نەبێ بۆ داواکاریەکانیان بۆ ئەوەی کە پردێکی متمانەیەکی باش لە نێوان حکوومەتی بەغدا و هەرێمەوە دروست بی حکوومەتی بەغداش ناچار بکەین بەڕاستی ئەرچی ئەوانیش حکوومەتی اتحادی ناچارکەم بەوەی کە مادە دەستوریەکان پەیوەست بە کێشە مێژوەکانی کورد کە بێک لەوانە مادەی 140 استحقاقاتی هەرێمی کوردستان لە بودجەی عێراق بەرامبەر بەوەش کە پێویستە هەرێمی کوردستانیش پابند بێ بە کۆمەڵک شتەوە کە لە ڕێککەوتنەکان هەن بۆیە بۆ ئاراستەیە ئەمە دەتوانین لە عێراق متمانە بجێڕنەوە لە نێوان حکوومەتی اتحادی حکوومەتیە بە تایبەت لە باردۆخی ئێستا لە هەمان کاتیش ڕنگدانەوەی پۆزیتیفی دەبێت باردۆخی ئابووری و هەتەنانە سەقامگیری سیاسی و ئابووری هەرێمی کوردستانیشەوە بە پێچەوانەوە وەکو باسم کرد ئەرکەکە قورستر دەبی ئەو ئەرکە ئەگەر هاوکاری بۆ دروست نەبێت لە هەرێمی کوردستانەوە لە نێوان پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکاتی هەرێمی کوردستان هێز و لایەنە سیاسی کوردستانیەکان بە تایبەت یەکێتی پارتی گۆڕان ناتوانن پاڵپشتی هەنگاوەکانی فراکسیۆنێکین بە تەکید ئەرچیان قورستر دەبێت و پێم وایە ئەمن ئێستا ئەو جوڵە سیاسی کە یەکێتیمانی کوردستان دەکە لە هەرێمی کوردستان ئەو لە لایەنە سیاسیەکان چ لەو ڕانگەیاندنەی کە هاوسەرۆکیمانی کوردستان لە هەولێرە باس لەوە دەکە کە دەستپێکی جوڵەیەکی سیاسی بەهێز لە هەرێمی کوردستان دەست پێ دەکەن بۆ ئاراستەی ئەوەی کۆدەنجی هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان دروستکەن ئەو کۆدەنجی کە زۆر باسی لەوە دەکەین ڕنگدانەوەی دەبێت لەسەر سیاسەتی گشتی هەرێمی کوردستان بە تایبەت لەگەڵ حکوومەتی اتحادی حکوومەتی اتحادی ئێستا تحدیاتی زۆر لەبەردەمدا هەیە تحدیاتی ئابووری تحدیاتی مالی لە هەمان کات تداخلاتی اقلیمی هەیە لە ناو باردۆخی سیاسی عێراق پێم وایە ئەوانە فاکتەرە دەرەچانە کاریگەریشان دەبێت لەسەر باردۆخی هەرێمی کوردستانیش لەسەر جۆری پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی اتحادی بۆیە ئەوە هەموو لە پێشینەی ئەرکەکانی فراکسیۆنی یەکێتیمانی کوردستان دەبن و پێم وایە ئەوان دەتوانن ببنە ئەو وەجهیان ببنە ئەو کەسایەتیە کە بتوانن یان ببنە ئەو فاکتەرە کە بتوانن ئەو بەستەڵەکە نەمێنێ لە بینی هەرێمی کوردستان و بەغدا بەڵێ دەست خۆش کاک محمود بەڵێ کاک دکتۆر تاهانی وەکو کاک محمود ئاماژەی پێدا ئێوەکو فراکسیۆنی یەکێتی لە نێو فراکسیۆنە کوردستانیەکان بە دیاریکراوی لە بەغدا ینی ئەرچیەوە زیاتر بۆ لە ئێستادا وەرکەکەشتان قورستر بوو هەر ئەم بەرپرسیارەتی وای لێوە کردووە کە هەستن بەم ڕۆڵی کە ئێستای ژێڕن وەکو فراکسیۆنی یەکێتی بۆ لێک نزیکردنەوەی زیاتری ئەمەگەر بە تایبەتی باز لە پەیوەندیەکانی بەغدا و عێراق بکەین ئەم ڕۆڵا بینن ئێوە
ینی کاتێک ئێوە دێنە هەرێمی کوردستان و ینی مخاتبەی لایەنەکانی سیاسی هەرێمی کوردستانەکەن و مخاتبەی حکوومەت و پەرلەمان و دام و دەستگاکانی حکوومەت هێرێمەکەن پێتان وایە ینی لە ئێستادا کۆدەنجی دروست بۆ لە هەرێمی کوردستان و ینی بەدەم دا و داخوازیەکانی ئێوە نۆکو فراکسیۆنیەشێتی بۆەوەی کە هەر هیچ نەبێت لە ڕێگەی ئێوە پەیوەندیەکانی هەرێم و بەغدا تا ڕادەیەک ئەو بەستەڵکی کە هەیە و کاک مەحموود دامەژەی پێدا و خۆشە دامەژت پێدا بتوێتەوە. کاک هەوڕێ ئەگەر ئێمە باز لە بڵێن ئەدای ئێمە بکەین هەڵبات دەبێ بگەڕێنەوە بۆ فەلسفە و ڕوئیەتی نیشتمانی کوردستان. ئێمە هەموو ئەوەی کە بڕوامان پێ هەیە وەکو مەبادی یەکێتی نیشتمانی کوردستانە. مەبادی یەکێتی نیشتمانی کوردستان هاو ئاهەنگە لەگەڵ ئەوەی کە ئێمە بتوانین سیاسەتێکی یان ڕەوانە لێک تێگەشتن لەسەر ئاساسی دانوستان ئەم شتانە جێبەجێ بکەین. بەنسبەت ئێمەوە کە تا ئێستا هەوڵمان ناوە هەمان ئەو ڕۆڵەمان بینیوە هەم لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستانە و هەم وەکو خۆمان وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان و هەم لەگەڵ حکوومەتی عێراقیە. هەڵبەت کاتێک کەینە سەر ئەوەی کە ئەمە بۆ ڕوویاوە ئەمەی کە ئێستا هەیە یاخود با بڵێن حکوومەتی عێراقی بۆ نەهاتووە خاڵ و بەندەکانی ناو با بڵێن ئەو اتفاقانی کە لە نێوان بڵێن حزب کوردستانیەکان و یاخود بۆ بڵێن هەرێمی کوردستان و عێراق هەیە بۆچی تا ئێستا جێبەجێ نەکراوە. مشکلەکە لەوایە کە نەما بڵێن کە متمانە نەمابوو لە نێوان هەم هەرێمی کوردستانە و هەم لەگەڵ حکوومەتی عێراقیە ئەو ڕووداوانی کە ڕوویە ئەمانە هەمووی شت بوون کەمووی کارەسات بوون کە بەسەر میلەتەکەمان هاتووە. ئێستاش میلەتەکەمان پێویستی بەوە هەیە بەلایەنی کەمەوە ینی هەناسەیەک هەڵمژێت هیچ دەبێت ئەو کارەسات و ئەو ناخۆشیە دارایی و ئەوانەی کە ئێستا لە سەرشانی بۆتە بارگرانەیەکی زۆر قورس بەڕاستی وردە بڕەبێتەوە. ئەمانە بەوە نابێت کە ئێمە لە هەرێمە دابنیشین و یاخود بڵێن تەنیا چاو لێ کەربین وەکو فراکسیۆنی یەکێتی ئێمە هەتاکو لە پشووی ڕسمی خۆشمانە هەوڵ ئێن بەلایەنی کەمەوە بتوانین ئەگەر هەر هیچیشمان پێ نەکرێ بتوانین ینی بچت پێێنین هەم بە حکوومەتی هەرێمی کوردستان و هەم بەغاشە ئەمە لەوەوە ئەتوانین مەسەرەن هیچ نەبی کێشەکەمان بخینە ڕوو لەوە ئەتوانین وردە وەکو بەڕێزە باسی کرد کە باز لە مادەکانی تری دەستور بکەین کە پەیوەندیدار بە بڵێن ئەو شوێنانێک کە جێناکۆ کە لە نێو حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستانەکە بەداخەوەی کردووە کە ئەویشمان لەبیر چۆتەوە. لەبەر ئەوە بێ پێویستە کات ئێمە هەنگاوەکانمان تەنیا هەر لەو چوارچێوە بڵێن ئەوانی کە خەمی ڕئیسیمان بۆ هەر لەوایە نەهێڵینەوە بەڕاستی مەسەلەی کەرکوو کە بۆتە ئەویش گرێکشوێرەیەکە ضرورەکە ئێمە ئیشی لەسەر بکەین. بە توڵی عمری تاریخی ئێمە محاولەمان کردووە و ئەوەی کە کێشە بوو لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانە کەرکووک بووە. لەبەرەوە ضرورەکە ئەمانە هەمووی بڵێن ئیشی لەسەر بکەین و ئەمانە هەمووی ڕوئیا و لە ناو ئەجەندا و لە ناو با بڵێن هەدافی یەکێتی نیشتمانی کوردستان بە تایبەت دوایەوە کە سەرکردایەتێکی تازە و ڕوئیایشی تازە و هەردوو هاوسەرۆک بەڕاستی هاوخەمن لەگەڵ ئەو مەسەلانەی و بەردەوامی لەگەڵ ئێمەشا پەیوەندیدارن بەوەی کە ئێمە پاڵپشتمانن و پەیوەنددار و بەڕاستی پشتیوانیشمانەکەن لە هەموو ئەنگاوەکانی خۆمانە و تەسیلاتێکی زۆریشمان پێەکە لە ڕووی سیاسی و لە هەموو ڕووەکانی لەبەرەوە ئەمە ئەوەیە کە ئەرکی ئێمە ئەمەیە کە ئێستا ئەیکەین ضرورە کە بڵێن پەیوەندیەکان بەرەو باشتر بەرین خاصە نەبین کە ئێستا بڵێن کە بەڕێز کازمی هەیە و تێگەشتنی هەیە بەڵام هەڵوەر ڕەنگە حکوومەت و لایەنەکانی تری عێراقیش بە دوای ئەو متمانەیە ئاگەڕێن. گرانتی چیە؟ کازمیتان بینی ینی دکتۆر تا ئێمە ئەو کاتێ بڵێن کە بڵێن هەڵبژاردنەکان بەڵێ وەکو فراکسیۆن لەگەڵ هەندێک بڵێن برادرانی خۆمان لەوێ هەم قسەیان لەگەڵا کردبوو هەم لەگەڵ سەر و کۆمارە و هەم لەگەڵ وەزیرەکانی تری شەفترێت لەمون پێشکە هەموو لەگەڵ زۆربەی زۆری وەزیرەکانە دانیشتن کە بڵێن وردە ئەو هەماهەنگیە تازە بکەنەوە و بەرنامەی یەکێتی نیشتمانی کوردستان و فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان بخەنە ڕوو وەکو چۆن لە هەرێمی کوردستانیش لەگەڵ حکوومەتە لەم چەند ڕۆژی ڕابردووە کردیان و لەسەر هەموو ئاسەکانیش هەڵبەت هەم نەکەن لەسەر ئاسی حکومی لەسەر ئاسی حیزبیش ضرورە کە ئێمە وردە پەیوەندەکانمان تۆڵکەینەوە لە یەک نزین بوونەوەش بەتەیشیت جا لەبەرەوە ئەوەی کە ئێستا هەیە ضرورە کە وەکو خۆمان کە بڵێن تا ئێستا جەختمان لەسەر کردوتەوە ئەو کێشانەی کە ئێستا هەیە لە بڵێن لە بواری نەوتا بێت یان لە بواری ئابووریا بێت یا لە خاڵە سنوورەکان نابێت خاصەتەن ئێستا حکوومەتی عێراقی هەوڵدایەت کە هەموو خاڵە سنوورەکە بخاتەوە ژێر دەسەڵاتی خۆی جا ئەمانە هەمووی ضرورە کە تۆ قسە باسی لەسەر بکەی و هیچ نەبێ بتوانین مەسەلەن لێک تێگەشتنێک دروست بکەینەوە هەم حکوومەتی هەرێمی کوردستانیش وەکو هەرێم وەکو کۆڵانی خەڵک لێکی زەرمەند نەبێ و حکوومەتی عێراقیش بە هەمان شێوە بتوانێت متمانەکە بگەڕێتەوە. ئێوە کاتێک وەکو فراکسیۆنی یەکێتی هاتنە هەرێم و لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێم کۆبوون و هیچ پامێکی دیاریکراوتان پێ بوو یانی لە بەغداوە یاخود ئەمە هەوڵێکی جدی خۆتانە
وەکوی کاماژی پێدی بۆ لێک نزیک بوونەوەی زیاتر و توانەوەی بەستەڵەکە کاکاوڕێ ئێمە لەسەر ئاستەکان ئەگەر تۆ دیقەت بی کۆمەڵە کێشەمان هەبوو پێشتر مەسلەی گەرمی جوتیارانەوە بگرە هەتا لەسەر ئاستی پەروەردە بگرە هەتا لەسەر ئاسی خوێندنی باڵا بگرە هەتا لەسەر ئاسی کۆمەڵێک بابەتی ترکە ڕەنگە تا ئێستا با بڵێن یەکلانە بۆتەوە هەرچەند ئێمە بۆ نمونە لەم چەند ڕۆژەی ڕابرد برادرانمان هەنگاوێکی زۆر گرنگیان نەکە کۆمەڵێک خەڵکی زۆر باشیان دامەزران لە پەروەردەی کەرکووک کە ئەمە شتێکی زۆر باش بوو ڕەنگە جەنابشتان ئاگدارن بەڵێ لەسەر ئاسی گەرمی جوتیارانە وا بزانم پارەی گەرمەکە ئەوەی من ئاگدارم هەنێکی گەیشتووە بەسەر بڵێ لەسەر ئاسی خوێنی باڵە ئێمە بڵێن ئاعترافی پێنج زانکۆی هەرێمی کوردستان کە پێشتر نەبووە بڵێن ئەومان توانی و خۆتوای داهاتیش تەمانەوە یەکلاکرێتەوە تامەمی دەستکەوت تاتوانین ئەمە هەمووی شتن کە کراوە ڕاستی و بە جۆدی هەموو لایەکیش ئەم شتە کراوە لەبەرەوە ئەمانە و تموحی ئێمەشتنی هەر لەسەر ئەمە نەبوو 2009 لە بودجەی 2009 توانیمان هیچ نەبێت کێشەی دارایی هەلکەین بە هەمانگی لەگەڵ فراکسیۆنەکانی ترە و لەسەر ئاسی کێشەی سیاسیش کە تا دوای ڕفراندۆمەکە دروست بوو هەوڵمان بڵێن ئەو پەیوەندیانە وردەوردە تازە بکەینەوە هیچ نەبێ لەژێر پەردەی ئەوەی کە ئێمە وەکو فراکسیۆنێکی کوردی لە بەغداین و وردەوردە سەردانی بڵێن تیاری حکومەمان کرد سەردانی با بڵێن سەدرەکانمان کرد سەردانی دەوڵەتی یاسامان کرد کە ئەو کاتە لەگەڵ بە ڕێزمانێکی شادانیشین ینی ئەمانە هەمووی جموجۆڵی زۆر باش بوون کە کردمان و توانیمان تا حدێکی زۆر باش ئەم بڵێن تەوەتور و بڵێن ئەو ناخۆشی و ئەو بێتمانەیە کە هەبوو پێشتر وردەوردە بیڕەبێنینەوە ئەمە لەسەر ئاسە سیاسی وەکو باسیشم کرد لەسەر ئاسی حکومی لەسەر ئاسی ئەوەی کە کۆمەڵە کێشەی هەڵپەسێراو هەبوو بەڕاستی هەم ئەوەی کە پەیوەندیدار بە حکوومەتی هەرێمە تا حدێک بڵێن ئەوە بوو لە بودجەی 2009 ئەوە بوو کە چارەسەر کرا لە 2020 ئەوە ئەو ئەزمە اقتصادیەکە ڕوویاوە ئەمە ئەزمە اقتصادیش تەنیا هەر مەسەلەکە لێرە هەر عێراق نیە ضرور بووکە ئێمە لە هەموو مقابلەکان و لە هەموو چاوپێکەوتنەکانە جەختمان لەسەرەوە کردووە کە حکوومەتی هەرێمە ئەگەر چی بڵێن لە بەغداش بڵێن تا حدێک ئیستقرار نەبوو بەڵام حکوومەتی هەرێم هەوڵی باە بەلایانی کەمەوە بڵێن ڕێکەوتنێکی لەگەڵ حکوومەتی عێراقیا بکردای بۆ هیچ نەوە تووشی و ئەزمەی ئێستاکە ئێستا هەیە بەو نەوعان نشکایەتەوە بەسەر هەم کۆمەڵانی خەڵکە و هەم حکوومەتی هەرێمیشکی حکوومەتی هەرێمی کوردستانیشە ئیتر ئەمە یعنی بڵێم ڕەنگە بڵێم ئەم کرۆکی ئەو مەسەلانە بۆ کە کردمان خزمەت جەناب دکتۆریان سوپاس دەکەم بەڵێ کاگێ محمود خۆشناو ینی هەمیشە کاتێک کە ینی کورد لە بەغدا بێ پێویستە یەکدەنگ بێت و پێویستە یەکگرتوو بێ و گوتاری سیاسی هەبێ بۆی کە بتوانێت تا ڕادەیەک لە بەرامبەر هەم لایەنی شیعە هەم لایەنی سونە ئەو مافانەی کە هەیە هەم لە پەرلەمان هەم لە حکوومەتی فیدرالی بەدەستی بێنێت ئەوەی کە بینیمانە لە ڕابردوو تا ڕادەیەک ینی لێرە و لەوێ ئەی ناکۆشی هەبوو لە نێوان لایەنە سیاسیەکان بە تایبەتی کوردیەکان و فراکسیۆنەکان بەڵام هەندێک جار ینی بێ ئینسان حەق بڵێت ینی ئەم فراکسیۆنانە لە زۆر قەزی گرنگە کە تایبەت بۆ بە کورد ینی یەکگرتوو بوون تا چەندە گرنگە ینی لە ئێستادا و ڕۆڵی فراکسیۆنی یەکێتی چۆن بۆ لە بەغدا لە ڕابردوو کە بیتوانایە ینی هاوپەیمانیشی سیاسی گەورە لە نێوان لایەنە سیاسی کوردیەکان پێک بێنێت بۆی کە هەموو یەکدەنگ بێت و یەکگوتار بێت لە بەرامبەر ینی بەگشتی عەرەب و سونە و شیعە بە دیاریکراوی یەکتەنجی هێزولانە سیاسە کوردستانەکان چ لە ناو هەرێمی کوردستان بی چ لە بەغداوی کاریگەری پۆزتیفی دەبێت لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان و قواری هەرێمی کوردستان ئەوەی کە پێمای پێی دەناڵێنین ئەمە بە کە باسمان کرد لە حکوومەتی اتحادی فراکسیۆنە کوردستانەکان و بە تایبەتی فراکسیۆنی یەکێتی بەوە خەریکە کە پەیوەندی لایەنە سیاسەکان ڕێک دەخا پەیوەندی هەرێم و بەغدا ڕێک دەخا ئەو بەستەڵەکە خەریکە ئەو بەستەڵەکەی نێوان دوو حکوومەتە لە هەمان کات خۆ ئەرچی ئەو فراکسیۆنە ڕاستە ئەوە بەشێکە لە ئەرکەکانی بەڵام ئەرکە سەرچەکەی فراکسیۆنە ئەرچی یاساییە یان ئەسب یاسایی و یعنی بەدواداچوونە بۆ کۆمەڵک بابەت دەستیان خۆشبی کاری باشیان کردیە بەڵام ئەمە لە بیرمان نەچی یاسای محکمەی اتحادی هەیە یاسای هەڵبژاردن هەیە کۆمەڵک شت هەیە لە حکوومەت پێویستە فراکسیۆنەکەمان بۆ مەژ بکەن بۆیە ئەو باسە دەکەم ڕووم لە حکوومەت هەرێمی کوردستان دەکەم حکوومەت هەرێمی کوردستان پێویستە کاری ئەوان ئاسانتر بکە سوڵتەی سیاسی لە هەرێمی کوردستان دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان پێویستە کاری فراکسیۆنەکان ئاسانتر بکە ئاسانکاریەکان لە نێوانیشە فراکسیۆنی بڵێ فراکسیۆنە کوردستانەکان لێوانیشەندا فراکسیۆن نیشتمانی کوردستان بە کۆمەڵک یاساوە خەریک بن کە دەرئەنجام ئەو یاسانێک کە باسم کرد چه یاسابی چه ئەو مەوادە دەستوریانەبی کە پەیوەستن بە کوردەوە
بۆیە ئێمە بۆ بەشتی لاوەچیەوە خەریکیان مەشغوڵیان نەکەین ئەو بابەتانی کە ئێستا ئەوانەوە پێوە خەریکن ڕاستە لە دڵسۆزیانە ڕاستە بۆ دڵسۆزیانە بۆ کەلی کوردستان بەڵام ئەوان ئەرچی سەرچیان یاسایە و یاسایەکانیشیان پێویستە ئەو گرێچێرانەی کە لە بەردەمیاندا هەیە چارەسەری بکەون بکرێنەوە ناکرێ ئەمە لە هەرێمی کوردستان هێز و لایەنە سیاسیەکان هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ئەرچی ئەوان قڕستر کە پێشتر بە تەفسیری باسم نەکرد بەڵام ئێمە کە لە کۆمەڵێک اتفاقات لەگەڵ حکوومەتی اتحادی پەیوەندیەکانمان لەگەڵ حکوومەتی اتحادی کە پەیوەندی خراپ دەبن بە تەکید ئەوان ئەرکیان قڕستر دەبی و لە ئەرکە سەرچەکانی خۆیانەوە دوور دەخرێنەوە بۆیە ئەمن پێم وایە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان ئەرکیوان ئاسانتر بکە و هەموو ئەو ژینگە پێویستەی کە لە بەردەم یعنی ئەو ژینگەی کە پێویستە لە بەردەم فراکسیۆنەکان دابن بۆ ئەوەی سەرکەوتوو بن لە ئەرکەکانیان بۆ ئەوەی مافە دەستوریەکانی حکوومەتگەلی کوردستان لە دەستوری عێراق بێتە جێبەجێکردن و ئەرکی ئاسانتر لە بەردەمی فراکسیۆنەکان بچن بنەوە بۆیە لە هەردوو لە هەم لانی سیاسی کە پێویستە بە دەسەڵاتی هەرێمی کوردستان و هەم فراکسیۆنەکانمان لە بەغدا هاوتەریب لەگەڵ یەکتر دەتوانن کارەکە ئستحقاقاتی گەلی کوردستان لە حکوومەتی اتحادی بینێتە دی بەڵام بە پێچەوانەوە ئەمن پێم وایە لە ماوەی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە بە کۆمەڵک هۆ پەیوەندیە بە سیاسیەوە پەیوەندی بە ئابووری وە لەگەڵ حکوومەتی اتحادی ئەرچی فراکسیۆنەکانی قڕست و لەنێوان فراکسیۆنی نیشتیمانی کوردستان بۆیە من پێم وایە ئەگەر ئێستا درەنگ نییە سەردانی فراکسیۆنی یەکێتی پێم وایە سەردانی پەرلەمانی کوردستان و کۆمەڵک لانی سیاسیان کرد لە هەرێمی کوردستان پێم وایە ئەو سەردانانیان بۆ ئەوە بێ کە بتوانن لە ئایندا لەگەڵ فراکسیۆنەکانی تر بەڵێ فراکسیۆنەکان لە کۆمەڵک بابەتی نەتەوەی و بابەتی نیشتیمانی یەکدەنگ بوون لە عێراق بەڵام ئەوە هێشتا کەمە هێشتا لە مستەوای تموحی خەڵکی کوردستاندا نیە بەو ئاستە ئێمە ناتوانین کار ئاسانی بۆ فراکسیۆنەکانی کورد بکەن لە بەغدا لەنێوانی لە فراکسیۆنی نیشتیمانی کوردستان وەکو باسم کرد کار ئاسانی بۆ بکەین بۆ ئەو بابەتە سەرچەکانی گەلی کوردستان کە پەیوەندیان بە دارایی و ئابووریەوە لەمان کاتش پەیوەندیان بە مافە دەستوریەکانەوە کە پەیوەندی بە مادەی 140ەوە کەرکووک و ناوچە کوردستانەکان هەرێمی کوردستان زۆر گرنگن باسی لێەوە بکرێ وەکو میوانەکەت باسی کرد ئێمە بە کۆمەڵک شتەوە خەریکە ئەوە لە بیرکەین خۆ ئەوە بەشێکە لەو مانورانەی کە باز مانورانەی کە وا دەکەن فراکسیۆنە کوردستانیەکان و هێز و لایەنە سیاسیەکان لە عێراق بە بابەتە سەرچەکانیان و ئەرکە سەرچەکانن لە بەغدا کە جێبەجێکردنی دەستوری عێراقیە بەو ئاراستەیەدان بە ئاراستی تردا بڕۆن بۆیە ئەمە پێم وایە کاتی هاتیە حکوومەتی هەرێمی کوردستان و پێشم وایە کە وەکو باسم کرد سەردانەکانی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەیە ئەرچی فراکسیۆنە کوردستانەکان لە بەغدا و لە نێوانی لە فراکسیۆنەکان وا تەوجێکرایە کە عومقی استراتیژی هەرێمی کوردستان بەپێی دەستوری عێراقی بەپێی ئەو فاکتەرانێک کە هەن لە ناوچەکە عمقی استراتیژی بەغدایە لە بۆ هەرێمی کوردستان بۆیە پێویستە هەموو لایەنە سیاسیەکان لە نێوانیاندا ئەو لایەنە کە پێکەنەری حکوومەتی هەرێمی کوردستانن بەو ئەرستەیەدا بڕۆن کە لە بەغدا ئێمە بە خەریکی ئەوە نەبین کۆمەڵک بابەتی لاوەچی لە بیرمان نەچێ ینی کۆمەڵک فشار هەیە کۆمەڵک مانۆر هەیە ئێستا حکوومەتەکەی کازمی لەگەڵ فراکسیۆنەکانی کە پشتیوانیان کردو کە دەنجیان پێدا لە پەرلەمانی عێراق خەریکە ناکۆکیان لە نێوان دروستدەبی بە تایبەتی بەشێک لەو فراکسیۆنانە ئەوە دیسانەکەەوە ئەرچی فراکسیۆنە کوردستانەکان لە بەغدا قڕست دەکات لە نێوان فراکسیۆنی یەکێتی بۆیە من پێم وایە مانۆرە سیاسیەکانمان ئەگەر ئێمە یەکدەنگ بین بتوانین بە کاغەزێکی نیشتیمانی لە بەغدا بین بتوانین هەتا ئەو لایەنەیە کە لە هەرێمی کوردستان ئۆپۆزیسیۆنی خۆیان ڕاگەیاند و لە بەغدا ئۆپۆزیسیۆنی خۆیان ڕاگەیاند لەوانە بکەین ڕێککەوتنێک لەسەر بابەتە چی نەتەوەی و نیشتیمانی بتوانین لە عێراق لەناو ئەو هەموو مانۆرە و جێژاوە سیاسی لە عێراقدا هەیە لەناو ئەو هەموو ناکۆکە سیاسی کە وەکو باسم کە ناو یەک پێکاتە و نێو دوو پێکاتی سەرەکی عێراق کە لە دەرەوەی پێکاتی کوردن کە کورد کە عەرەب و شیعە و سنن ینی ئەم فراکسیۆنانە نەگەیشتونەتە نەتیجەوە لێک تێگەیشتن هۆکارەکەی ئەوەی قورسە یاخود ڕێگری هەیە لە هەرێمە بۆیە کە نەگەنە ئیتیفاقیەک یاخود فراکسیۆنێکی هاوپەیمانی کوردستانی پێک بێنن لە بەغدا بەتاکید فراکسیۆنەکان ینی پەیوەندی باشیان لەگەڵ یەکتر هەیە ئەوەی کە بەدیکرا لە ماوەی ڕابردوو توانیتیان پەیوەندی باش لەگەڵ یەکتر دروستکەن لە کۆمەڵک بابەت هاودەنگ بن بەڵام وەکو باسم کرد هێشتا لە ئاستی داواکاری و تموحی خەڵکی کوردستاندا نیە بۆیە ڕنگدانەوەی ناکۆچی سیاسی و ڕنگدانەوەی ئەو باردۆخە سیاسیە ناسەقامگیرە نیمچە سیاسی لە هەرێمی کوردستاندا هەیە نیمچە ناسەقامگیرە سیاسی کە لە هەرێمی کوردستان دروست بووە لە ئەنجامی جێبەجێنەکردنی ڕێککەوتنەکان کە لە هەرێمی کوردستان پێمان وایە لایەنەکانی پێکەنەری حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی یەکێتی و پارتی ڕێککەوتنەی سیاسی و ئیداریان هەیە لە بۆ پێکەنەری حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ڕێککەوتنە نەکەوتە بواری جێبەجێکردن لەسەر کەرکووک کێشە هەیە لەسەر ناوچە کوردستانەکان دەرەوەی کوردستان کێشە هەیە لەسەر شێوەی پیادەکردنی دەسەڵات لە هەرێمی کوردستان کێشە هەیە بۆی ئەگەر ئەوان لە هەرێمی کوردستان نەگەنە ڕێککەوتن و یەکێتی نیشتیمانی کوردستان وەکەوەی باسم کرد لە سەردانەکانی بۆ لایەنە سیاسیەکان بەڕوونی باز لەوە دەکات کە ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان پێویستە بگەنە ڕێککەوتنێکی نیشتیمانی و یان جێبەجێکردنی ڕێککەوتن لە پێناو بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان و لە پێناو ئەو پەیوەندیانەی کە لەگەڵ حکوومەتی اتحادیە پێویستە لە ئەساسی بەرژەوەندی خەڵکی کوردستانەوە بی ناکرێ ئێمە لە هەرێمی کوردستان ناکۆک بین و لە عێراق
کۆک بین بەڕاستی ئەوە گلەی زۆربەی لاەنە سیاسەکانی دەرەوەی یەکێتی و پارتین بۆیە ئەرچی فراکسیۆنی یەکێتی ڕاستە ئەمن پێم وایە و دیسانەکە دێڵێم و ئەرکەکەی زۆر قورسە بەڵێ کە یەکێتی باز لەوە دەکا پێویستە ڕێکەوتنەکان لە هەرێمی کوردستان جێبەجێکن لەمان کات لە بەغداش خەریکی ئەوەیە کە ئەو فشارە ئاوبووری و فشارە داراییەکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان هەیە لە ساڵاتانی هەرێمی کوردستان دەر ئەنجامەکانی واضحە ینی بەشێکی حکوومەتی هەرێمی کوردستان لێ بەرپرسیار و بەشێکی حکوومەتی اتحادی لێ بەرپرسیارە بۆیە ئەوان ئەرچیان قورسەرە ینی خاڵەکە دوو خاڵی زۆر سەرچین حکوومەتی هەرێم بە کورتی حکوومەتی هەرێم پێویستە هاوکاری فراکسیۆنەکان بی یەکێتیمانی کورد ڕاستە بە تەنیا لەوێندەر ئەرکەکانی خستۆتە ئەستۆی خۆی ئەرکە نیشتیمانی و نەتەواتەکانی بەڵام بە تەنیا بە یەشمانی کوردستان بەڕاستی ئەو ئەرکە ناستەڕێ و پێویستە هەموو هێزلانە سیاسەکان بە یەکدەنجی لە بەغدا بتوانن ئەو ئەرکە بە شێوەی زۆر باشتر لەوەی ئێستادا هەیە جێبەجێ بکەن و بیبەنە پێشەوە. بەڵێ دەست خۆش کاک محمود بەڵێ کاک دکتۆر تا چەند ینی هاوڕێی لەگەڵ قسەکانی کاک محمود خۆشناو کە ینی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان کاراسانی بۆ ئێوە بکات و هەمانگ بێ لەگەڵتانە بۆ هیچ نەبێت تا ڕادەیەک ئێوە بتوانن بەکاری لاوچیەوە خەریک نەبن ڕاستە مەش ئەرکێکی سەرشانی خۆتانە جێبەجێەکەن لە پێناو نزیکردنەوەی هەرێم و بەغدا بۆ دەستکەوتنی ینی بودجە و موچەی خەڵکی هەرێمی کوردستان بەڵام دوجار یعنیکو خۆشت و کاک محمودیش ئاماژەی پێدا کۆمەڵی هێڵی گشتی هەیە کە ئەمە هەرێمی کوردستان پێویستە کاری لە سەرکاوی ژمادی 140 خاکە ینی نەتەوەیە ئەمانە پێویستە ینی یەکلا بکرێتەوە لە ئێستادا لەگەڵ بەغدا حکوومەت هاوکارە لەو ڕۆ بە تایبەتی هەرێمی کوردستان کاک هاوڕێ ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان و بە تایبەت دوایەوەی کە کۆنگرە بەسرا و بە تایبەتەوەی کە لەم فترەیە هەردوێنێ بەڕێزکە شێخلاور لە هەولێرە و کۆمەڵە جموڵجوڵی سیاسی کردووە لەگەڵ یەکێتیەکانی هەولێر کۆبووەتەوە و بە بەردەوامی بینین و سەردانی هەبووە ئەمانە هەمووی دەلالەت لەوەی کە یەکێتی نیشتمانی کوردستان بۆ هەموو کاتێک هەم باوەشی کراوە بۆ هەم ئامادەی خۆشی دەربڕیەوە بۆی کە بتوانێت هەماهنگ بێ لەگەڵ هەموو لایەنەکانە بە تایبەت پارتی دموکراتی کوردستان کە بەڕاستی لەگەڵ یەکێتیەکە دوو هێزی سەرچین لەبەر ئەوە محققەتێکە واقعەکە بەنسبەت یەکێتیەوە تا ئێستا هیچ کێشەیەکی نەبووە لە وەرەوەی کە گەر هەماهنگ بێ لەگەڵ هەموو حیزبەکانی ترە بە بەردەوامی ئێمە لەسەر ئاسی ئەگەر لە حاڵەتێکیشە لە ڕووی سیاسیەوە حیزبەکانی تر لە کوردستان یا لە هەرێمە ئەگەر هەماهنگ نەبووی بەڵام لەسەر ئاسی تاکە کەسی هەوڵمان ناوە بە هەر چۆنێک بێت تەنسیقێکمان هەبێت لەسەر هەنێ پرسی مهم کە لە بەغا هەیە بەڕاستی بۆی لە بەردەستمان دەرنەچێتان بەدەستێناوە لێ ڕاست بەدەر لە هەموو هەر ئیحراز بین بەڕاستی لە بەردەم هەموو هێزە عێراقیەکانە لەبەرەوە ئەمە ئەوەی کە ئێمە لە بەغا هەوڵمانە بڵێن ڕەنگە بڵێم تا حدێکی زۆر بڵێن بەو شێوازە بوو کە بڵێن وەکو فراکسیۆ هەوڵەیە وەکو کار ڕنگانەوەی سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە پێێتە لەم ئێستا ڕوئیای سەرکردایەتی تازە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمانگی و پتەوکردنی پەیوەندیە لەگەڵ سەرجەم هەموو لایەنەکانە بە تایبەت لە هەرێمی کوردستان و هەروەها لە عێراقیش بەڵام خۆ کار و کاردانەوەشەیە کە تۆ کاردانەوەکانە بێ بینیت بەڕاستی ئەخۆ ئەگەر من چاوەڕێم ئەگەر تۆ بەرامبەرەکەت هیچ خەتوەیەک نەنێ ئەخۆ من چی بکەم خۆ ناکرێت من هەر بڵێم باشە و بەرامبەرەکەش هیچ بڵێن هەڵوێستێکی نەبێ یاخۆت نێتە پێشەوە یان هیچ نەبێت ئەویش کار و چالێکیەکانی بە من دەڵی هەمانگینەکە لەسەر پرسە گرنگەکان وەکو ئەوەی کە ئێستا هەیە لە بەغا بەتایبەت ئەوەی کە لە بەغا و ناوچە جێگەناکۆکان و کۆمەڵە پرسی زۆر استراتیژیش هەیە کە لە هاوبەشی سیاسی لە عێراقا هەمانگیە لەگەڵ دەوڵەتانی تر یعنی ئەمانە کۆمەڵێک مەسائلن کە ضرورە بەنسبەت یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە ئامادەیی ئێستا و هەموو کاتێک هەیە کە لەگەڵ بڵێن تەنسیق و هەماهنگی هەبێت لەگەڵ سەرجەم لایەنەکانە بە تایبەتی هێزە سەرکیەکان کە لە هەرێمی کوردستانە هەیە بەنسبەت ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان چ ڕۆڵێکی هەڵبەت هەموو کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵی هەیە کە ئەگەر بێت و ئێمە بڵێن بتوانێت ئەو پەیوەندی دروستکات و بنیاد بن لەگەڵ حکوومەتی عێراقیە یعنی مەسەلەکە هەرتەنیا ئەوە نییە کە ئەو هاوکارمان بێت مەسەلەکە لێرە ئەوەیە کە تۆ پشتی حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتێک هەیە کە بەڕێوەیە ئەبات ضرورە ئەو سیاسەتە یعنی هەمانگی دروستکە لەگەڵ یاخو قراری سیاسی بدرێت کە بتوانێت هەمانگی و پەیوەندیهی ڕاستەوخۆ و یاخود بڵێن اتفاقێکی ڕاستەخۆ لەگەڵ حکوومەتی عێراقیە بکرا ئەگەر تۆ ئێرادە سیاسەکە هەبێت لە نێوان ئەو لایەنانەی کە تا ئێستش بڵێن هەنگاونانە یاخو بڵێن تا ئێستا کێشەی کۆمەڵێک لەو کێشە هەڵبەسێراوانەی کە هەیە چارەسەر نەکراوە ئەگەر بێت و ئەمان قرار لە کێشەکان چارەسەر ئەبێ بەڵام تا ئێستا نەکراوە من نازم هۆکارەکە ڕەنگە سیاسی هەیە یاخود ئەمە بڵێن ڕێگری هەیە بۆ ئەم نەگەیشتنە ڕێکەوتنە کاک هاوڕێ ئەگەر ئیرادەیەکی سیاسی هەوە لەو لایەنانە تا ئێستا کێشەکان چارەسەرەکرا ئەگەر ئیرادەکە هەبووە چارەسەرەکرا بەس بۆ تا ئێستا چارەسەر نەکراوە بەپێی دەستور بەپێی قانون حکوومەتی عێراقی بۆی هەیە کە بەشدار بێت لە هەموو ئەو باج و خەرجانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە و مقابلی ئەوە تەبعا بێت بودجەی هەرێمی کوردستان تەمین کە بۆی کە لە یاسای موازنەیە هاتووە کۆمەڵی مەسائلی تر هەیە کە پەیوەندی بە یاساکانە هەیە ئێمە دوورتان نزیک هەر دوێنێ بوو یا پێرە بوو کە
بانکهێشتی سەرۆگلیستەکان کراوە بۆ سەرۆگلیستی ئێمەش لە بەغدایە کە لەسەر لە یاسای هەڵبژاردن قسە بکرێ مەسەلەکە تەنیا هەر هەندێک لەو یاسە سەرچانەی کە لە بەغدا هەیە هەر تەنیا پەیوەندی بە ئێمەوە نییە بێ لایەنە عێراقی و سنووشی ئەو هەموو لایەنەکانی تر ئەبێ کۆک بن لەسەری تا ئێستاش یاسای هەڵبژاردن متەواتی قەراری کۆتایی لەسەر بۆ کوردیش گرنگە خۆیانی و یاسا نەکەر گرنگە بۆ هەموو لایەنەکان گرنگە چونکە ئەمە مەسیری انتخاباتی داهاتوو دیاریە کاتەوە تا ئێستاش کازمی ناو بەناو لە بڵێن لێدوانەکانی باز لە هەڵبژاردننی پێشوەختەوە ئەمانە نازەم ئەگەر ئەکرێ ناکرێ ئەمە گەڕاوەتەوە سەرەوەی کە ئایا ئەو کێشانی کە هەیە لە کێشی ئابووری بگرێت لە کێشەی سیاسیەوە بگرێت لە تەدەخولاتی دەوڵەتانی یقلیمیەوە بگرێت ئەمانە ئایا ئەکرێت لەژێر ئەم بارودۆخە یعنی انتخاباتی داهاتوو ئەم جوڵانی کە ئێستایی کەن هیچ کاریگەری نییە لەسەر جوڵەکانتان لە بەغدا بە دیاریکە چکەمە نەزانانی بەغدا تا ڕادێک ئاڵۆسترە بۆ مامەڵەکردن و جوڵانەوەی فراکسیۆنەکان و ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لەوێ کاک هاوڕێ هەواڵ مام جەلال بە ڕەحمەت بێت بناغەیەکی زۆر پتەی بۆ داناوین دایما لایەنە عێراقیەکان کە ڕەنگە کەوینە گفتوگو یا کەوینە قسەکردن بەشێکی حیوارەکە لەسەرەوەیە کە هەواڵ مام جەلال پێشترچی کردووە ڕاست یەکێک لە هەموو جارە لە مقابلەکانی خۆمە ئەم قسەیە کەم کە داخلی جادریا بیت و کە بڵێن مجەمەعی سەرۆکایەتی لەوێ هەیە ڕسمی هەواڵ مام جەلال لەسەر جادە ڕیسەکە ئەبینیت کە ئەمە فەخری و گەورەیەکە بۆ کورد سیمبولێکی گەورەیە بۆ کورد و دڵم تەمینیەکە کە من خاوەنی شوناسێکم و خاوەنی قورسایەکەم لە بەغداوە و یەکێتی نیشتمانی کوردستان لەبەرەوە کاتێک کە ئەکەومە دانوستانیش ئەگەر من خاوەنی یەک کورسیش بم قورسایی خۆم هەیە ڕاست لەبەرەوەی ڕوئیای من یاخود پێگەی من هەڵێنجاوی ئەو پێگەیە کە هەواڵ مام جەلال دروستی کرد بۆ هەموو کورد نەک تەنیا بۆ یەکێتی نیشتمانی کوردستان لەبەرەوە زەڕورە ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە بەڕاستی دایما ئێمە فەخر و شانازی پێواکەین و لە هەموو دانوستانەکانی ئێمەشکە لەگەڵ لایەنە عێراقیەکانە ئەیکەین هەمووی لەسەر ئەساسی تێگەشتن و هەمووی لەسەر ئەساسی ئەوەیە کە ئێمە سنگ و قورسایەکمان هەیە هەم لە ناو بەغدایە و هەم لە هەرێمی کوردستانیشە و ئەوەش دەری خێر کۆمەڵێک لەو پرسانەی کە لە بەغدایە هەبوو تا یەکێتی نیشتمانی کوردستان خۆی قەراری لەسەر نەیە ئەو مەسەلانە تێنە ئەپەڕین هەم لە هەڵبژاردننی وەزیرەکانەوە بگرێ هەم لە هەڵبژاردننی سەرۆکۆمارەوە بگرێ هەم لە هەڵبژاردننی کۆمەڵی لەو پۆستانی کە لە بەغدایە هەبوو لەبەرەوە ئەمە ڕۆڵی یەکێتی نیشتمانی کوردستان و ئەمەش یەکێتی نیشتمانی کوردستانە لەبەرەوە مەسەلەکە تەنیا ئەگەر چی بڵێن تهدید کراوە بڵێن تۆ ئەوەندە مەقعدت هەیە لە پەرلەمانجە چ لە هەرێمیێت لە بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان خاوەنی قورسایی و تایبەتمەندی خۆیەتی و ئێستاش ڕوئیای تازە یەکێتی نیشتمانی کوردستان ڕوئیای سەکردایەتی تازەوە بەڕێزان هاوسەرۆک شەغلاور و هەروە کاک پاڤێڵ وازەحە و دیارە و کراوەتەوە باوەشش کراوەیە بۆ هەموو لایەنەکان کە ئێمە بتوانین هەمانگیانێکەوە کردوشمانە ینی لەم فتریر پێشوو کاک شەغلاور لەگەڵ زۆربەی لایەنەکانە دانیشتووە هەم ئیسلامیەکانە بگرە تا ئەلمانیەکان و تا ئێستا ژەوەتانی ئەمڕۆ چەند ڕۆژی ڕابردووشەوە لە هەولێرە لەگەڵ بڵێن کۆبوون و سەردانەکانیشی بەردەوامە لەبەرەوە ئەمەیە ڕووی ڕاستەقینەی یەکێتی نیشتمانی کوردستان و ئەجێندا و با بڵێن ڕوئیای یەکێتی نیشتمانی کوردستان بنیادنانەوە و هەڵوێستی جوان و ئێمە بتوانین لەسەرەوەی کە لەسەر هەموو ئەو بابەتانەیە و مەبادیئانەی خۆمان وردەوردە پەیوەندەکانیشمان هەم لە هەرێمی کوردستانە لەگەڵ هێز و لایەنە کوردستانیەکان بەقوتکەین و هەم لە عێراقیش و هەر لەگەڵ با بڵێن دووەلی ئیقلیم و هەروە دووەلی عالەمیش هەر ئەمڕۆ کۆبوونەوەی کراوە لەگەڵ هەموو قونسوڵەکانی نوێنەری وڵاتان لە بەغدا لە عێراقدا لەبەرەوە ئەمە دیارە ینی حاڵەتەکان پێویست ناکە ئێمە تەفسیل لەسەر ئەو مەسەلەیە بکەین و ئەمەیە کە بەرنامەیەشێتی نیشتمانی کوردستان و بەردەوامیشین چەندێک قورس بێت چەندێک هیلاک بین چەندێک ئەمە ئەرکی خۆمانە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵک خزمەتکردنی کەسوکاری شەهیدان مناڵی شەهید کەسی نەدار هەموو کۆمەڵانی خەڵک ئەرکی ئەمەیە بە هەموو چین و توێژۆنەکان و بە هەموو لایەنەکانیشانەوە و ئەو مەبادی یەکێتی نیشتمانی کوردستان هێوای سەرکەوتنتان کاکتۆر بەڵێ کاک محمود خۆشتانی خاڵێکی دیکە کامەوێت لەگەڵ جەنابەت ینی باسی بکەین ینی لە ئێستادا بە دیاریکراوی ناوچە جێناکۆکەکان یاخود کێشە لەسەرەکان و دیاریکراوی کەرکووکیش ئەین دوایەوەی کە حکوومەتی عراق بڕیاری هەڵۆشانەوەی ئەنجومەنی پارێزگاکانی ئەو شارانەیدا لە ئێستادا ینی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران بە تایبەتی لە فراکسیۆنی یەکێتی کە لە بەغدان ئێستا ڕۆڵی ئەنجومەنێکی بچووکراوە بینن بۆ چارەسەری کێشەکانی کەرکووک بە دیاریکراوی و ئەو کێشانی کە لەو شارە دێتە ئاراوە و ئەو ڕێگرانی کە بۆ کورد لەوێ دێتە ئاراوە ینی خۆی لە خۆیدا ئەمە ڕۆڵبینینێشی ئەتوانین بڵین نیشتیمانی نەتەوەیانە نییە بۆەوەی کە ینی پارچەیەکی دیاریکراو لە خاشی کوردستان کە دابڕێنراوە بەم شێوەی فراکسیۆنی یەکێتی کاری لەسەرەکە و دەوێت بەجددی بە دوای داخوازی و ینی کێشەکانی خەڵکی شارەکەەوە بێ لە کەرکووک کەس ناتوانێت لە
ڕۆڵی فراکسیۆن یەکشمانی کوردستان و یەکشمانیشتەکان کەم کاتەوە لە داکۆچیکردن لەسەر کەرکووک و ناوچە دابڕراوەکان بە تاکید لە ماوەی ڕابردوو لە پێش ڕفراندۆم لە دوای ڕفراندۆمیش یەکێتمانی کوردستان بە قورساییەوە لەو ناوچانە ئەرک و بەرپرسیارەتی مێژوێی خۆی جێبەجێ کردووە و تو هەوڵی داوە کە ئەو ناوچانە هەم چ لە جێبەجێکردنی ماڵی 140 لە شێوەی مامەڵەکردن لەگەڵ هێزولانە سیاسەکانی غیرە کورد لەو ناوچانە پەیوەندێکی زۆر باشی هەبی تەنانەت لە ڕوبەڕبوونەوەی داعشیش بوو پاراستنی ئەو ناوچانە لە تیرۆر ئەوانە کەس ناتوانانی باز لەوانە بکە بەڵام ئەوەی من باسی دەکەم هەنگاوە سەرچێکە ئەوەیە ئەو فراکسیۆنان لە بەغدان بەڵام حکوومەتی اتحادی لایەنە سیاسەکانی ناو بەغدا ڕاستە ڕێزێکی زۆر لە فراکسیۆن یەکێتی دەگرن و وا باسشم کرد دەورێکی ئەرێنی دەبینی فراکسیۆن یەکێتی لە جێبەجێکردنی ئەو استراتیجیەتەی نەتەوەی کورد لە بەغدا و هەوڵی داوە لە نیوان سیاسەکانی عێراقیش پەیوەندێکی زۆر باشێبی تا کاریگەریان هەبی لەسەر قەراراتی حکوومەتی اتحادیان یان یاسەکانی ناو ئەنجومەنی عێراق کەس ناتوانێت لەوە کەم کاتەوە بەڵام باس لە خاڵێکی زۆر جەوهەری دەکەم لایەنە سیاسەکانی عێراق لەسەر ئەساسی پێکهاتە دروست بوون چ شیعە چ سونە ڕاستە ئێستا کۆمەڵێک مانۆر دروست بووە لە ناو یەک پێکهاتە بەڵام دوجار ئەوان لەسەر ئەساسی بەرژەوەندی پێکهاتەکان مامەڵە لەگە کورد دەکەن بۆیە پێویستە کورد وەکو پێکهاتەیەکی عێراق هێزولانە سیاسی کوردستانیەکان کۆدەنگ بن لەسەر شێوەی مامەڵەکردن لەگە سیاسەکانی ناو پێکاتەکان یعنی ئەو ڕوتە سیاسیانە ئەو هێزە سیاسیانەی عێراق کە نوێنەراتی پێکاتەکان دەکەن لەسەر ئەساسی پێکهاتە مامەڵە لە استراتیجەتی عێراق لەسەر ئەو ئەساسە دادەڕێژن لەسەر ئەو ئەساسە مامەڵە دەکەن لە شێوەی بەرژەوەندی پێکاتەکانی لە ناو سوڵتەی سیاسی عێراق بۆیە کورد بە دەرنیە لەو مانۆرە سیاسیانی کە لە عێراق ڕوودەدەن بۆیە پێویستە کورد بە کۆدەنجی نیشتیمانی کە ئێمە کۆدەنگ بین لەناو هەرێمی کوردستان باسەکەم هێز و لایەنە سیاسەکان کۆدەنگ بن لەسەر کۆمەڵک بابەتی ناو هەرێمی کوردستان ڕێککەون ڕێککەوتنەکانیان یعنی بەبێ یەک و دوو ڕنگدانەوەی دەبی لەسەر سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی اتحادی و لەگەڵ نوێنەری پێکاتەکانی عێراق کە شیعە و سونەن بەو ئاراستەیەدا بڕۆین ئەرچی فراکسیۆنەکان کەمتر دەبێ و ئاسانتر دەبێ و دەتوانێت سەرکەوتنی زیاتر بەدیبینن لە بەغدا بە پێچەوانەوە چەندی فراکسیۆنەکان ڕاستە ئێستا لە هێلی بەرگرین بە تایبەتی فراکسیۆنی یەکێتی لە بەغدا لە هێلی بەرگرین لە سەمافەکانی گەلی کورد چ لە ناو سنووری ئیداری هەرێمی کوردستان پێش 2003 یان ناوچە جێناکۆکان کە لە دەرەوەی ئیداری هەرێمی کوردستانن بەپێی مادەی 140 پێویستە چارەسەر بکرێن ڕاستە لە هێلی بەرگرین لە هێری بەرگین لە مافەکانی گەلی کورد من ئاگام لێ لە کەرکووک لەسەر مۆزوعی دامەزرانی کۆمەڵی خەڵک بە پێی ئەوەی کە هاوسەنجی لایەنەکانی پێکاتەکانی کەرکووکدا دروست دەبێ فراکسیۆنی یەکێتی شەڕەکی زۆر دەکە لەسەر کەرکووک لەسەر تەنانەت لەسەر دروستکردنی مەراکزی تەنسیق کە لە کەرکووک ئەو هەمە هەنجیانە کە دروستە من لەبێنی وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی اتحادی لە ناوچەکانی گەرمەسێر و گەرمیان و کەرکووکەوە بەڵێ فراکسیۆنێکی ڕۆڵی بەرچاوی هەیە بەڵام من باز لە شتێک دەکەم کە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی اتحادی هێز و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی سونە و شیعە پەیوەندی باشیان نەبێ نەکەونە ڕێککەوتنێک کە ئەو ڕێککەوتنە کاریگەری لەسەر کۆی پرۆسی سیاسی عێراقەوە هەبێ فراکسیۆنەکان چی بکەن لە بەغداد دەتوانن چی بکەن جگە لە بەرگری بەخۆ وەکو بینیمان لە کۆمەڵک بابەت ئەوانە کۆدەنگ بوون لەسەر لە کۆمەڵک شت شیعە و سونە لە ناو پەرلەمانی عێراق بەدەر لە کورد کۆمەڵک یاسایان تێپەڕان لە ناو ئەنجومەنی عێراق نزیکتریان ئەو یاسای کە بۆ دەرهێنانی هێزە بیانەکان بوو لە عێراق ئەو بڕێرێکە لە پێناو دەرهێنانی هێزە بیانەکان بوو لە عێراق بۆیە ئێمە پێویستە پێداچوونەوە بە جۆری پەیوەندیەکانمان بکەن لەگەڵ حکوومەتی اتحادی لە هەمان شێوە پێداچوونەوە بە جۆری پەیوەندیەکانمان ناوخودی خۆمان و بگەینە وەکو باسم کرد ئەو کاغەزە نیشتیمانی و نەتەوەیە کە بتوانین بە کۆدەنجی لە بەدوانیە کاک لەستە هەنگاوەکان بۆ ئاڕاستەمەژی پێدی بەڵێ پێدوانی هەنگاوەکانی ئێستا بۆ ئاراستەیە بیانی کە جەناب بەدەستە ئاماژەی پێدی لە هەرێمی کوردستان هێشتا جوڵەی سیاسی نەگەشتوتە ئاستی ئەوەی کە ئێمە بتوانین بڵێن ئێمە لە هەرێمی کوردستان کۆدەنجێک دروست بووە لە هەرێمی کوردستان بارودۆخۆکی نیمچە ناسەقامگیری سیاسی هەیە جگەلەوە بارودۆخۆکی ناسەقامگیری ئابووریش هەیە بۆیە چێنمانی کوردستان لە ماوەی ڕابردوو جێدەستخۆشی و جێ ئەوەیە کە لە ماوەی ڕابردوو سەردانی هێز و لایەنە سیاسەکانی کردووە و داواشی کردووە کۆبوونەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە پێناو کۆبوونەوە نەبی بەڵکو کۆبوونەوەکان لەگەڵ پارتی کوردستان لە پێناو چارەسەر بن یەکێک لە چارەسەرەکان جۆری پەیوەندیە لە ناو هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی اتحادی و لەگەڵ وڵاتانی دەوروبەر بۆیە ئەگەر ئەو هەنگاوانە سەرکەوتوو بوون و هێز و لایەنە سیاسەکان بێنە ژێرباری پرۆسەی یەکێتیمانی کوردستان یان پرۆژەی یەکێتیمانی کوردستان بۆ دروستکردنی کۆدەنجی نیشتیمانی بە تەکید کار ئاسان دەبی لەگەڵ کار ئاسانی بۆ فراکسیۆنەکان دروست دەبن و لە هەمان کات
ئەو قەیرانە قوڵانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوون و چ لە ڕووی ئابوور چ لە ڕووی سیاسی و چ لە ڕووی داراییەوە بەتاکید چارەسەر دەکرێن چونکە ئەو کاتی تۆ بە کاغەزێکی بەهێزەوە دەتانن بچێ بەغدا حکوومەتی اتحادی و هێزولانە سیاسەکان کە نوێنەی پێکاتەکان مامەڵەتی باش لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و هێزولانە سیاسی کوردستانیەکان دەکەن بە پێچەوانەوە دەبی ئەمە شتێک بزانین دەبی ئەوە لەوە باش تێبگەین لە عێراق مامزەلال نەماوە تا بتوانانی وەکو پەرجینێک وەکو چترێک لە بەسەر هەموو ئەو ناکۆکانی کە لە عێراقان و چارەسەرێمەکە پێشتر ئێمە هەر کاتێک ڕوبەڕووی کێشێکمان نەبوون ئەوە مامزەلال لە بەغدایە توش کێشەی ئابووری دەبووین بودجەی هەرێمی کوردستان ڕێژەی بودجە هەرێمی کوردستان ئەوە مامزەلال لە بەغدای ئەو چارەسەریەکە لە هەمان کات تووشی کێشەی سەربازی دەبوونەوەی باسمە کرد عەبدولئەمیر زەیدی هات نزیکی سنوورەکانی هەرێمی کوردستانەوە کە تۆ لە دووس خورماتەوە بە هەمان شێوە مامزەلال چارەسەری ئەو بارودۆخی کرد ئەوەی کات لە سەردەمی مامزەلالەوە دەبوو کۆمەڵک پێشات هەن مامزەلال چارەسەری کردوون بەڵام ئێستا دەبی درک بەوە بکەین هەم گۆڕانکاری لە بارودۆخی سیاسی عێراق دروست بووە هەم بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان دروست بووە و هەمیش ئەو هێزولانە سیاسیانە لە دەرئەنجامی کۆمەڵێک کاریگەری فاکتەرە دەرەچەکان و کۆمەڵک هەنگاو کە حکوومەتی هەرێمی کوردستان کردی بەرامبەر حکوومەتی اتحادی نەبوونی متمانە دروست بووە گۆڕانکاری سیاسی و ئابوووریەکان و نەبوونی کەسایەتیەک دواسەرنج و دوا قسەی جەناب بە دووەر بگرم بەڵام لە ماوەیەکی زۆر کورتا بۆیە دوا قسەش بینەوە بە دکتۆر تاها بەڵێ فەرموو بەتاکید ئەمە دیسانەکەەوە دەڵێم دەستی فراکسیۆنانە خۆش بن کە لە بەغدا کۆدەنگن و پێویستە بەردەوام لەسەر کارەکانی خۆیان ئەو هێ لە بەرگری کە دەستیان پێوە گرتووە لە ماوەی ڕابردوو بەردەوام لەسەر ئەوەی تا هێزولانە سیاسەکان کۆ دەبنەوە و هێزولانسیەکان دەگەنە پەیپەڕەکی نیشتیمانی و داواشم لە هێزولانە سیاسەکانی کوردستانە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان بە دەنگەوە هاتنی ئەوە دابڕوە ئەو پرۆژەیە چتمانی کوردستان و بێ لەگەڵ نیشتمانی کوردستان کۆ ببێتەوە و ڕێک بکەوە ڕێکەوتنەک لە پێناو بەرژەوەندی باڵای هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان و نەمانی ئەو قەیرانە قوڵانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە دەست خۆش کاک محمود بەڵێ دکتۆر تا دوا سەرنج و تێبینی جەنابیشتان ئەگەر یەکێتی نیشتمانی کوردستان هەڵگری ئاڵای فەلسفەی پێکەوە ژیان و خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکە هەڵگری فەلسفەی ئەوەیە کە هەماهەنگی و بعدیشی نیشتیمانی هەبێت لەسەر هەموو پرسە گرنگەکان لەبەرەوە من ئێمە وەکو خۆمان وەکو یەکێتی وەکو فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان کە بەردەوامی ئێمە لەگەڵ سەرکردایەتی خۆشمانە هەماهەنگین و بەردەوامی ئێمە گوێمان لە ڕە و بۆچوون و استراتیژ و هەداف و بیرروبۆچوونی یەکێتی نیشتمانی کوردستانە کە ئەوەیە کە ئێمە هەوڵ بین زیاتر چ شتێک لە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکایە لە هەموو ناوچەکان هەم لە ناوچە جێناکۆکان بگەر هەتاکو ڕۆیتەوە دوهەوەکو بەغدا دوهۆکو زاخۆ و منتیقەکانی سەرەوەش لەبەرەوە ئێمە ئەوە بەرنامی کاری ئێمەیە دڵنیایی هەموو خەڵکەکەینەوە کە ئێمە درێغی ناکەین چیمان لەتوانە هەبێت لە هەموو ڕۆکەوە لەسەر ئاسی سیاسی بگرێت هەتا ئاسی اقتصادی بگرێت لەسەر ئاسی کۆمەڵایەتی و هەرچی ئەوەی کە هەیە لە توانامان ئێمە جێبەجێیەکەین بەس لە پێناوی بەرژەوەندی باڵاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و واروە سەرجەم کۆمەڵانی خەڵکی عێراق سپاس بۆ هەریەک لە میوانە بەڕێزەکان دکتۆر تاها محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەی نوێران کە لە ستۆدیۆ لەگەڵمان سپاس دەکەین دکتۆر جان هەروە سپاس بۆ کاک مەحموود خۆشناو چاودێری سیاسی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانمان بووی سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی پانۆراما کاک مەحموود بینەرانی بەڕێزی کورسات نیوز و پانۆراما ئێوەش هەمیشە شاد و کامەران بن خواتان لەگەڵ